ناونیشانیان مامۆستایانی بەڕێز بەهانی هەموو لایەک باش بەخێر بن بۆ بەراسیمیکردنەوەی قوتابخانەیەکی هەژدە پۆلی لە گەڕەکی سەرکارێزان لە خەتەوی لە هەولێر. ساڵ و نیوێک لەوە پێش لەسەر ڕاستپاردەی جەنابی سەرۆکی حکوومەت کۆمەڵێک لە ئازیزانی ئێمە لە بەخشەر و لە وەبەرهێنەرەکانیش بڕیاریاندا کە چەند قوتابخانەیەک لە پارێزگای هەولێر دروستکرد. یەکێکیش لەو خانەوادە بەڕێزانە خانەوادەی بەڕێز کاک حاجی نەجات بوو و هەروەها کوڕەکانی کاک دێر کاک گوڵزار کە بڕیاریاندا بەبێ ئەوەی ئەوان وەبەرهێنەریش بوون. ئەمە نقطەی جیاکەرەوەیە، خاڵی جیاکەرەوەیە کە ئیجابیاتەکەی لەوەیە بێەوەی کە وەبەرهێنەر بن، بێەوەی کە بازرگان بن، لەوەی کە خۆیان هەیان بوو، لەبەردەستی خۆیان هەیان بوو لەسەر ڕاستپاردەی جەنابی سەرۆکی حکوومەت بڕیاریاندا کە قوتابخانەیەک دروستکەن بە پێشکەشی بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێری بکەن. وا قوتابخانەیە زۆر پێویست بوو بۆ ئەم ناوچەیە، بە تایبەتیش گەڕەکیشی میلیە پێویستی بۆ هەیە کە گەشەپێدانی تیابێت لە هەموو بوارەکان و لە بواری ناوەندەکانی خوێندنیش بە تایبەتی، چونکە لۆدێکی زۆر لەسەر قوتابخانە و لەسەر هۆڵەکانی خوێندن هەبوو. بەناوی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان سوپاسی بە خانەوادە بەڕێزە دەکەم و سوپاس بۆ هەموو بەڕێزانەی دیکەش کە ڕۆڵیان هەبووە لە ئاوادانکردنەوە و گەشەپێدانی ژێرخانی پەروەردەیی لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی و لە پارێزگای هەولێریش بە شێوەیەکی تایبەتی. ئەم قوتابخانەیە لە ماوەی ساڵێک پاش ڕادەستکردنی زەویەکە لە 2022 تا ڕادەیەکی زۆری کارەکانی تەواو بوو و لە ماوەی ڕابردوو پێشکەشی بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر کرابووی کە ئامادەساز بێ بۆ ساڵی خوێندنی 2023-2024. سوپاسیان ئەکەین، دەستخۆشیان لێ یەکەین بەناوی وەزارەتی پەروەردە و پێزانینمان هەیە بۆ ڕۆڵی ئەو خانەوادە بەڕێزە و سەرپەرشتیکردنی کاک گوڵزار نەجاریش لە نزیکەوە و خەمخۆری بۆ پرۆسەکە و بۆ ئەوەی کە ئەم قوتابخانەیە بگاتە جێی خۆی هەتا وەکو ساڵی نوێی خوێندنی ئایندە ئەم قوتابخانەیە ئامادەساز بێ بۆ قوتابیانی ئەم سنوورە، نیشانەی دڵسۆزی و وەفاداریە و جێگەی پێزانینە. حکوومەتی هەرێمی کوردستان لە چوارچێوەی گەشەپێدانی کەرتی پەروەردە جا لە ئیشکردن لەسەر بواری پرۆگرامەکانی خوێندن لەسەر ڕاهێنانی مامۆستایان، دانانی ستاندارد بۆ هەڵسەنگاندنی قوتابخانەکان، ژێرخانی پەروەردەییش یەکێک لە کارە گرنگەکان. ئەمە 81مین قوتابخانەیە کە لە کابینەی نوێم چ لەلایەن حکوومەت، چ لەلایەن دەستەی وەبەرهێنان و هەروەها چ لەلایەن بەخشەر و وەبەرهێنەرەکانیش کە پێشکەشیەکەن 81مین قوتابخانەیە کە دەکرێتەوە. و لەم کابینە زیاتر لە 1300 قوتابخانە نۆژەن کراوەتەوە لە سەرتاسەری هەرێمی کوردستان و تا ئێستا 294 ژووری خوێندن لە سەرتاسەری هەرێمی کوردستان بۆ ناوەندەکانی خوێندنی ئێمە ئیزافە کراون، پۆلی نوێی خوێندن دروستکراوە. واتە ئاراستەی کارکردن لەسەر دروستکردنی قوتابخانەی نوێ، لەسەر نۆژەنکردنەوەی قوتابخانەکان بۆ لەسەر فراوانکردنی قوتابخانەکان. هەر لە ئێستاشەکە قساکەین دەستگای خێرخوازی بارزانی هەڵمەتێکی گرنگی دەست پێ کردووە بۆ دروستکردنی 127 ژووری نوێی خوێندن هەتاوەکو بۆ مانگینۆی ساڵی نوێی خوێندن ئامادە بێ و ئەوە بتوانن کە فشار لەسەر پۆلەکانی خوێندن کەوکات. کۆی گشتی ئەو ژوورانەی کە دروست دەکرێن و تەواو دەکرێن دەبێتە 405 ژووری نوێی خوێندن کە لەم کابینەیە لە ناوەڕاستی مانگینۆ ئینجازمان کردووە و هەروەها 1300 قوتابخانە نۆژەن کراوەتەوە و ئەمەش 81مین قوتابخانەیە کە دەکرێتەوە. هەموو ئاراستەکان دوێڕای ئەو قەیرانەی کە هەبوو وێڕای پەتای کۆرۆنا بۆ ئاراستەیە بووە کە بتوانین ئەو لۆدەی کە هەیە لەسەر ناوەندەکانی خوێندن کەمەکەینەوە. بۆ ئەمە هەم حکوومەت، هەم بۆ بەرهێنەرەکان و کەرتی تایبەت هاوکار بوون، هەم کەسانی دڵسۆزی وەکو ئەم خانەوادەیەش بەبێەوەی هیچ بەرژەوەندیەکیان هەبێت، هیچ بازرگانی و بەرهێنانێکیان هەبێت، بەڵام ئامادە بوون لە سەرەتی خۆیان ببەخشن بۆ دروستکردنی قوتابخانە. دووبارە بەناوی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان سوپاسیان ئەکەین و پیرۆز بێت لە دانیشتوانی گەڕەکی سەرکارێزان کە کردنەوەی قوتابخانەیەکی نوێیە بۆ ساڵی نوێی خوێندن بۆ قوتابیان و بۆ منداڵانی ئەم سنوورە و سەرکەوتوو. هەموو لایەکان بەخێر بێن. ئەوڕۆ زۆر خۆشحاڵین لە جێگایەک و لە سنوورێک کە شایەنی خزمەتی ئەوەیە خزمەتی زیاتری پێ بکرێتن و هەم لەناو بەرنامەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بە بەردەوامی لەژێر ڕێنماییەکانی جەنابی سەرۆکی حکوومەت دەست
لە بۆ ئەو جێگایانە ببردرێت کە خزمەتی کەمتر پێشکەش کرابی و ئەو گەڕەکە و ئەو سنوورانەی کە بە ناوچەی هەژارنشین دەناسێنرێن خزمەتی زیاتر و باشتری پێشکەش بکرێتن. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. السلام عليكم ورحمة الله وبركاته. سلام ورحمة خير وبركة خداي دولتان سلبي أي جماعتي خوشويست بتايبتي بريس وزيري پەروەردە دکتۆر ئاڵان و پارێزگاری هەولێر بەڕێز دکتۆر ئومێد خۆشناو و بەڕێز بریکاری وەزارەتی ئاوەدانکردنەوە کاک دکتۆر ئالین، هەموو میوانەکانی بەڕێز. طبعاً لە زیاتی بەڕێز کاک حاجی ناجات یاسین نەجار ئەو کەلیمەی دەخینەوە سوپاسان دەکەین. بەخێر بێن خێرخوازی شاری هەولێر چەند پڕۆژەی خێرخوازیان ئەنجامداوە لە شاری هەولێر و دەوروبەری. لە درێژەی پێدان بەکارە خێرخوازەکانیان خۆشحالین. ئەمڕۆ بەرواری 26/6 بەڕەداستکردنی کردنەوەی قوتابخانەی هەژدەپۆلی ڕەشاد نەجاری کوڕان لە گەڕەکی سەرکارێزان لە شاری هەولێر بەگشت پێداویستی کەل و پەلەوە کە دروستیان کردووە پێشکەش بە وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەن هیوادارین زۆرترین قوتابی هەژار و کەم دەرامەت لەو سنوورە سوودی لێوەربگرن بە مەبەستی پرۆسەی خوێندن بۆیە سنووری مامزاوە قەتەویمان هەڵبژار. سوپاس و ئامادەبووتا دەکەین. طبعاً وامۆفەقتان کە ئینشاءالله پیغمبر صلى الله عليه وسلم فرمي إذا مات الإنسان انقطع عمله إلا من ثلاث: صدقة جارية أو علم ينتفع به أو ولد صالح يدعو له. طبعا مام رشاد نجار فيك يا ربي من ظالمه بلام كان حاجي نجار إنسان جميجو هوليه معلومة قبيا أو اندباق وخاوين بوام نموذج بوام لباتی کەمندانینەوە ئەو مەکتەبەی لۆ دروستکردیە ئەوە سەدەقەتی جاریە و ئێستا کە ئەما بەڕاستی پێویستمان بە دوو شتەیە تکات لە دەوڵەمەندەکان دەکەین: یەک مەکتەب، یەک خەستەخانە. مزگەوت تەقریبەن وەڵڵاهی کەم نەگەن نەخدم بکەن لە ئەوڵمان مەستادە لێ مزگەوتی من هەکەن نەخێر. ئەهەم هەیە مهم هەیە لە فقهەکە يقدم الأهم على المهم. زۆر شتەیە چون مزگەوت هەموو ماشەڵڵا زۆرە، بەڵام ئێستاکە دوو شتمان زۆر پێویستە: یەک مەکتەب، یەک خەستەخانە. و داوەلە دکتۆرێک کە بەڕێزەکانیش دەکەین تۆزە عەیادەکانیان قەدر فەقیرە بەڕاستی، یعنی ئینسان دەبی مراعاتی ظروفی خەڵک بکەین. ئومێدەوارین ئینشاءالله کوردستان خوا حیفزی بکە یا ڕەبی خوای لە شەڕی شەڕان جێزان هەموومان سوار یەک سەفینەی بوونە برادەران، خوا نەکا غەرقی هەموومان غەرق دەبین ئینشاءالله. خوای تەبارەک وەتەعالا ئەو دۆست و برادەران بگەنە یەکگری ئینشاءالله. خوا حیفزمان بکە و خاتری ئەو مانجە ڕەمەزانی ئەو جەژنە قوربانی پیرۆز هەموو لایەکمان خوا حیفزمان بکە و خوا مۆفەقمان بکە. خوا ئەو کیانەمان لە دەست نەستێنی تر. ئەترافمان هەموو دوژمنە بەڕاستی. ئەمە دەبی ئاگا و یابی بەسە برایەتی تەبایی ئەمن و ئەمان بۆ
ئەوەی خۆشە چەند خۆش هەمومان پێکەوە خەمبینەوە ئینشاء الله خوای تەبارەک وتەعالە جێژنەمان بتەهم سەد جێژنە يا رب ينقش بخير بين قام وفق سلامتك واخر دعوانا عن الحمد لله رب العالمين عفوا كم شيء وتاركم توزيق بدرش والسلام عليكم ورحمه الله وبركاته. پیرۆزباییکردنەوەی قوتابخانەیەکی هەژدەپۆلی لە گەڕەکی سەکارەزان لە پارێزگای هەولێر لە خەڵکی ئەم گەڕەکەکەم کە لایەن خانەوادەی کاک حاجی نەجاد یاسین نەجار دروست کراوە و ڕۆڵێکی گرنگیان هەبووە لە کەمکردنەوەی قەرەباڵغی لەسەر قوتابخانەکانی ئەم سنوورە. ئەم قوتابخانەیە لەسەر ئەرچێ و خانەوادە بەڕێزە دروست کراوە و لایەن کوڕەکانی و بە تایبەتیش کاک دڵزار نەجار سەپەرشتی کراوە و ڕۆڵێکی گرنگیان هەبووە لە کەمکردنەوەی فشار لەسەر ناوەندەکانی خوێندن لەم سنوورە و ئەم پرۆسەیە بەردەوامە بێت. چەندین قوتابخانەی دیکەش لە پارێزگای هەولێر لەسەر ڕێگەن کە لە کاتی تەواوبوونن یان ئێستا کاریان تیاکرێ بۆ ئەوەی کە خزمەتکەن بە تایبەتیش لەو شوێنانەی ئێمە پێویستمانە لە بەحرکە لە ژینی دارەتوو و لە گەڕەکی ژیان لە چەندین شوێنی دیکە کە ئێستا کارکردن لەو قوتابخانانە بەردەوامن و هەندێکیشیان لە گوندی کۆری قوتابخانە تەواو بووە لە گەڕەکی ژینی دارەتوو لە 1990 پرۆژەکە تەواو بووە. ئەم پرۆژەیە جاکەرەوەکەی ئەوەیە کە ئەم بەڕێزانەوە بەرهێن نین بازرگان نین بەخشەرن خۆیان ویستویانە لە داهاتی خۆیان و لە پارەی خۆیان ئەم کارە بکەن و نەش هاتوون لە زێدی خۆیان ئەم کارە بکەن نەهاتوون لە شوێنی نیشتەجێبوونی خۆیان ئەم کارە بکەن بەس ئەم کارایان کردو بۆ خزمەتی گەڕەکێکی میلی هەولێر کە پێویستی پێوە لەسەر بنەمای پێویست بوون ئەوانەوەیان بەلاوە گرنگ بووە کە خزمەتی کەرتی پەروەردە بکەن و ئەو خزمەتە لەکوێ پێویستە ئەوە بکەن جێگەی دەستخۆشین و سوپاسیانەکە. لە ڕێکەوتی یەکی سێ 2022 هەستاین بە وەرگرتنی زەویەک لە گەڕەکی مامزاوە قەتەوی بۆ دروستکردنی قوتابخانەیەکی هەژدەپۆلی لەم سنوورە چونکە ئەو سنوورە مەکتەب و شتیوایی تێدا نەبوو. لە ماوەی یەک ساڵ توانیمان پرۆژەکە تەواو بکەین قوتابخانەکە تەواو بکەین بە حەول و قووەتی خوای ئەوڕۆ لە ڕێکەوتی 26/6/2023 بە سەرپەرشتی جەنابی سەرۆکی حکوومەت و بە نوێنەرایەتی جەنابیان وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێم دکتۆر ئاڵان لەگەڵ پارێزگاری هەولێر هەستان بە کردنەوەی ئەم قوتابخانەیە. ئینشاءڵڵا ئەم قوتابخانەیە دەبتە دەستپێکە بۆ منداڵانی ئەو منتیقە هەژار نشینە. ئینشاءڵڵا ئیستیفادەی باشی لێ دەکەن. هیوادارم لە منتیقەکەش هیوادارم لە خەلکی ئەو منتیقەیە کە یعنی لەبەر نەبوونی قوتابخانە چونکە ئەو منتیقەیە کە ئەوەندەی کە من و ساڵی کامل لێرانە بوویمە هەمووی لەناو کابینە داوام دەکەن لەسەر بلۆک داوام دەکەن. هیوادارم وەک چاوی خۆیان تەمەشای ئەو قوتابخانەیە بکەن. ئەمە ئەوڕۆ لێرانە کارمان تەواو دەبی لێرانە هیچ ئەرکەکمان نامینێ بەڵام لەمە دووە ئەرکە قورسەکە لە سەرەوانە کە بە خۆیان بە جوانی ئاگاداری ئەم قوتابخانەیە بن چونکە ئەوان هەر لێرانە دەخوێن ئەوان لێرانە ناجح دەبن و لێرانە مامۆستا بە ئامیانی تر پیرۆزبای لە خەلکی گەڕەکەکە دەکەین بەم پرۆژەیە.
بسم الله الرحمن الرحيم. بنای خدای گەورە و میهرەبان، ئەو بیرۆکەیە لە بیدایەتەوە لە ئەوەلەوە ئەمە هەر خۆمان هەمان بوو. ئەمە بنەماڵەیەکین لە بابمان لە باپیرەوە مایتەوە دائیمان لەگەر فەقیر و هەژار بووینە، لەگەر خزمەتی شاری خۆمان خەڵکی خۆمان بووینە. ئەوجا لە بیدایەتەوە فکرەکمان هەبوو یان بنکەکی تەندروستی بکەین و یان مزگەفتێک بکەین و یان قوتابخانە بکەین. ئەو بوو لە ئاخیری وەی لێ هات مەکتەبەکە قەرار درا لەسەرەوی مەکتەبەکەی دەستمان پێ کرد، گوتمان 12 سەفێک دەکەین کە بریارماندا خەبەری وزارەتی تەربیەمان دا و وزارەت تەربیە دوای ئەو فکرەی ڕئیس وزەرا هاتە گۆڕێ دیار بوو چەند ئیسtisماروانە گاز کرد، گوتیان علەساس ئەوانە پێویستە. وەزیر پەیوەندی بەمە کرد جەنابیان، گوتی ئەنگۆ حازرن، گوتمە حازرین دەکەین، ئەمە لەسەر حسابی خۆمان دەکەین، چ مستەسمرین و چشمان وەرنەگرتێ لە حکوومەت ڕەغمەوەش دەیکەن. ئەو بوو سێ-چار جیان پیشانمانیاندا، هەندێک جێگەکان مەشاکلی هەبوو، هەندێک جێگەکان بەدڵی ماون نەبوو، هەندێک جێگە هاتایرە ئەوە بوو تەماشامان کرد. وەزیر گوتی ئەوەی لۆمان ئێرە بکەن بەلان ئەوە 18 سەفیە. گوتمان باشە، دڵزار بەمنی گوت بابەت چ دەرێ، گوتم خەڵاس مادەم ئەمە نیەتمان کردێ دەکەین 18 پارە بەشی کرد بەشی نەکرد ئینشاڵڵا خوا تەسیل دەکاتن. ناوی خودامان لێ هینا، خۆڵ و باسکمان لێ هەڵکرد و دەستمان پێ کرد و حتا ئیشەکە تەواو بوو. ئەو لە ئاخیری على ئاساس و مەساس و ڕەحلە و ئەوانە ئەو شتانە تەربیە بەخۆی دادەنێ و نازەم سە بڕۆی چێ ئەوەشیان دیار بوو بەعز مەشاکلە بوو پێیان نەکرا. ئەمە گوتمان بابە قەیدینەکە ئەویش دەکەین، بەس بەو شەرتەی ئەو مەکتەبە دەکەین بە ناوی خۆمان بی، بە ناوی ماممان کرد ڕەشاد نەجار. ماممان بەڕەحمەت بی بەخۆشی دائیمان لە سیڤەکەشم نووسیە، ئەوی لە دیواریمان لێدایە، هەر حەزی لەو نەوعەی شانایە دەکرد. وەختی خۆشی ئەو لە شێستەکان خەستەخانەکی 100 قەریۆلەیە کرد بە هەموو ئەوە بنەماڵەی مەتەجیزی کرد و ئەو وەختی نەخۆشی سل زۆر بەربڵاو بوو. ئەو بیرۆکانە ئەو نەوعە بیرۆکانە نەک لە کوردستان بەڵکو لە بەغدایش کەم بوو یان نەبوو. عەلا کولین ئاجاوە خەڵاس بوو لە مانجی دووەوە هەر خەڵاسمان کرد بەلەن تەربیە بەڕێک مەشاکلیان هەبوو، ئیشیان هەبوو، مەشغولیاتیان هەبوو، ئیمتیحاناتی وزاریوان هاتە پێش حتا گەیشتا ئەو ڕۆژە لە 26/6/2023 لۆ سنە دیراسی ئەو ساڵە قوتابخانەکە ئامادە بوو. ئەمە لێرە هەرچەند ئیشەکە بە هەموو مواصفاتەوە هەندەسی و تربەوی جێبەجێکرایە ئەو مەکتەبە، بەڵام دەمێتن لەسەر ئیدارە و هەیئەی تەدریسی و لەگەر دانیشتوانەکانی ئەو منتیقەکەش ئەمە لۆی هەڵمان بژێت منتیقەکی هەژار نشینە کەم دەرامەتن و لۆوەی زیاترین کەس زیاترین قوتابیان فێر سوود وەرگرن لە پرۆسەی خوێندن. ئەوەش تەمان پێویستە ئەو مەکتەبە هەموو لایەک ئاگامان لەبێ، ئەوەل ئیدارە، دوای هەیئەی تەدریس، دوایی ئەو خەڵکە کە لێرە دانیشتوان ئاگایان لێبێ، مەکتەبەکەی حەفز بکەن، پاک و خاوێنی ئەو بکەن، نەشێنن و عینە وەخت دەبی مەلای منتیقاش هەڵسن لەگەرمان هاوکار بوو لە بیدای دەستیان پێکرد، جامەکان تەلەبەکان عالامەکان جامەکانیان دەشتیان دەبەرچیان دەشکان وردە پێمان گوت مەلا لە خودبەی گوت بەڵێ تەحەدەک باشە، بەڵام ئەمن داوا دەکەم لە ئیدارە هەموو ڕۆژێ چ لە ئیستیفاف چ لە پۆلەکان 2-3 دقەی ئەوەل ڕێنمایی بدەنە قوتابیان کە خۆیان ببنە ساحەبی مەکتەبەکە،
خۆیان ببنە خاوەن مەکتەبەکە، خۆیان بن پارێز شتێک دەبینە پیسە شتێک چکایە ڕەسەن ئەوە بیتن وعینە وەختت مەبدەی ئیلاهی مەبدەی خودایی الثواب والعقاب بەکار بینن لە ئەوەلەوە پێیان بڵێن ئەوی ئیشەشی باش بکە دەستخۆشی لێ دەکەین ئەوی شتێکی خراپ بکە عقوبەی دەدەینە عقوبەکە بە جۆرەی ئەو جارێک دوو جارە ئینسان ئەوە دەبیتن ئەمن يعني بخوي دليتن إذا أردت الدنيا حديث شي بيغمر دريد قال إذا أردت الدنيا فبالعلم وإذا أردت الآخرة فبالعلم وإذا أردتهما فبالعلم واتا العلم خوان تعالى نايو يكلنا وكان خوي بناوي علمي داندرها أو زلبر هندي علم زور مهمة زور قرنجة خۆشەویست هەر وەختێک بە هات باە مزگەفتەکەی خۆی ئەگەر ببی جەماعەتێک نوێژی دەکە و جەماعەتیش دانیشتینە خۆیان مەشغوڵ کردیە لەگەر فێربوون و فقه و دین و قورئان و ئەوانە دەچوو لەکن ئەوانەدا ئەوانە کە فێر دەبنەوە ئەو لەبەر هەندێ علم زۆر زۆر ضروریە بە علم دائما مملەکەت وڵات شار ملت بە پێش دەکەوی بە پێش دەکەوی ئەگەر هەر ملەتێک ئەگەر خیندەوار نەبوو عالیم نەبوو علمی نەبوو معنە ئەو ملەتە پاشکەوتەوە نابینی ئەو جەلۆیە تکام وایە زۆر هەوڵ بداتن ئیدارە لۆپارێزنی ئەو نەوعەجیانە و تەلەبەکان و داکوبابی تەلەبەکان لە مەجلیسی ئابا و ئومەهات ئەو نەوعەشتانە زۆر تەرکیزی لەسەر بکەن مەلای مزگەفتەکانی دەورا پشت زۆر تاکید بکەن لەسەر ئەو شتانە حتاکو هەموو لایەکی استیفادە دەکەن نقطەی دیکەش هەیە ئەویش ئەوەیە زۆر خێرخوازەیە زۆر خێرخوازەیە دێ من لەبەرە خۆم نییە لەبەرە خۆم نییە من لە خۆڕەهاتیمە ئەمما خەڵکی دیکایە مەکتەبی کردیە خەڵکی هەیە تەطویری مەکتەب کردیە تعمیری کردیە هەتا ئێستا نە مەکتەبەکە نە تەربیە نە وزارەت نە مەحافزە دەستخۆشییان لێ نەکردی ئەو عالەم حەزی لێە دەستخۆشی بکە ئەتوو دەبینی منداڵ تەلەبەک لە دەستێک باش پێبی لە ئافەریم بەو ئافەریمە دەست لەسەر پشتی دابنێ زۆر کەیفیەتە شێع دەبیتن دووبارە سێبارە باشتر بی چاکتر بی و عینێکشت ئەگەر ئیشەشی خراپ کرد دەبی تێی بگەینی ئەو خراپە نەتیجەکەی وهایە وها لەبەر ئەوەی ئینشاءڵڵا هەموو لایەکمان هاوکاری یەکتری دەکەین هەموو لایەکمان تەعاون لەگەر یەکی دەکەین لۆ ئەو ئیشە باشانە لۆ خزمەتی وڵاتمان لۆ خزمەتی شارەکەمان لۆ خزمەتی خەڵکەکەمان